دۆخی کۆچبەرانی کورد لە سنوورەکانی پۆڵەندا و بیلاڕووسیا ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. ئەوەش پێشبینی ڕوودانی کارەساتێکی مرۆیی لەو ناوچەیە بەهێزتر کردووە. ئاماژەکان بەو ئاراستەیەن بەم زوانە پرسی ئەو کۆچبەرانە یەکلا ناکرێتەوە. بەو پێی وڵاتانی ئەوروپا ئامادەییان نیشان نەداوە پێشوازیان لێ بکەن. تەنانەت بەریتانیا ژمارەیەک ڕاوێژکاری سەربازی ڕەوانەی سنوورەکانی پۆڵەندا کردووە تا لە ڕێگریکردنی کۆچبەران هاوکاری پۆڵەندا بکات. ئەوەی بووەتە جێگەی نیگەرانی جددی بەرپرسانی باڵای حکومەتی هەرێم تەواوی توانای مرۆیی و میدیایان خستوۆتە کار تا لە ئاست ئەو کۆچە بەلێشا و بەردەوامە کەم بکەنەوە وەک هەر ڕووداوێکی دیکە پرسەکە ببەستنەوە بە بابەتی سیاسیەوە. ئەوە تا میدیاکانی پارتی کە سەرچاوی داهاتیان پشتی بە داهاتی گشتی هەرێم بەستووە بەردەوام کار لەسەر ئەوە دەکەن کۆچی بەلێشاوی گەنجان وەک دیاردەیەکی جیهانی بناسێنن. لە کاتێکدا ئەو دۆخی لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە ئەندازەیەک شێواوە کە هیچ ئومێدێکی لای هاوڵاتیان جێ نەهێشتووە. بە پێی و بە دوواداسوونانی پەیام لە ناو کۆچبەرانی کورد ئەنجامی داون زۆربەی ئەوانی کۆچیان کردووە بەهۆی ناومێدبوونیانە لە داهاتویان لە هەرێمی کوردستان. هۆکاری ناومێدبوونیشیان بۆ بەرزی ڕێژەی گەندەڵی و تاڵانی لە داهاتی گشتی و بەرتەسکبوونەوەی تەواوەتی ئازادی ڕادەربڕین و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و فراوانبووری مافیاکاری گەڕاندووەتەوە. ئەگەر سەرنج بدرێت لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێم بە سەرۆکاتی مەسرور بارزانی دەیانجار هۆشداری ئەوە درا کە کابینەیەکی هەواڵگیری و پۆلیسی بەرهەم دێنرێت. ئێستا دوای تێپەڕبوونی زیاتر لە نیوەی تەمەنی کابینەکە دەرەنجامی سیاسەتەکانی کاریگەری تەواویانە سەر ژیانی هاوڵاتیان داناوە. دەیان ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی تەنیا بەهۆی ڕاخنەگرتنیان لە سیاسەتەکانی مەسرور بارزانی توندی زیندان کراون لە ژێرناوی جیاواز و سەیر و سەمەرەدا چەند ساڵێک زیندانیان بەسەردا سەپێنراوە. جیالەوە کابینەکە بانگەشەی چاکسازی و باشکردنی دۆخی هاوڵاتیانی هەڵگرت بوو بەڵام نەک هەر دۆخەکە بە ئاراستەی باشبوون نەگۆڕا بەڵکو ڕێژەی کۆمپانیەکانی بەرپرسان و فراوانبوونی گەندەڵی و زیادبوونی باج لە سەرشانی هاوڵاتیان زیاتر بوو. قەیرانی سوتەمەنی و بەنزینیش بۆ سەر تەواوی قەیرانەکانی دیکە زیادی کرد. ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی یەکجار چەق بەستوودایە. ناومێدێکی گەورە باڵی بەسەر هاوڵاتیاندا کێشاوە. ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی ئەو کەسانی هەرێم جێدەهێڵن زیاد دەبێت. بەرپرسانی باڵاش هاوشێوەی ڕابردوو تەنیا سەرقاڵی کۆمپانیاکاری خۆیانن.